بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت کتێبی نایابی مختصر منهاج القاصدین ژیان بەسەر ئەبێن. ئەم کتێبەی کە دوو جار کورکراوەی ئیحیا علوم الدینە کە ئیمامی غەزالی نووسیوەتی و ئیبن جەوزی بە منهاج القاصدین کورتی کردوێتەوە و ئیبن ڕەجەب بە مختصر منهاج القاصدین کورتی کردوێتەوە. گەیشتوێنتە بەشی چوارەمی ئەم کتێبە کە باسی ڕێگاکانی بەرەو خواچوون ئەکات، المنجیات. گەیشتینە بابی محاسبە و مراقبەی نفسی خۆی ئینسان ئەبێ بکە. وتمان بەیانیان زوو پێویست ئەکا مشارەتە و کۆمەڵە مەرج لەسەر نفسی خۆت دابنێ، بزانی ئایا چەندێکیان جێبەجێ ئەکا جێبەجێ ناکا، کۆمەڵە مەرجی قورس لە عیبادەتەکانە هەموو بەیانێک لەسەر خۆت فەرز ئەەکەی دائەنێی، دواتر بە ڕۆژە بەردەوام مراقبەی نفس ئەەکەی ئایا جێبەجێ ئەکا جێبەجێ ناکا، دوایی ئێواران شەوان محاسبەی نفس ئەەکەی لەسەر تەقسیرەکانی لەسەر ئەو کەم و کوڕیانەی کە کردوویەتی و پێویست ئەکە هەندێک جار معاقبەی نەفسکەیت و عقوبەی بدەیت، چونکە نەفس ئەگەر عقوبەی نەدەی سەرکەشی گەورە ئەکە. لە دوای ئەم چەند خاڵەی لە خزمەتانە باسم کردووە، ئیمامی غەزالی ئەفەرمێت دوو شت ماوە بەرامبەر بە نەفسی خۆت بیکەی. یەکەمیان بریتێ لە مجاهدە، ئەبێ زۆر جوهدکەی، جیهادکەی، هەوڵ دەی، چونکە عەبدایەتیەکان قورسن لەسەر نەفسی ئینسان. کەسی مسلمان پێویست ئەکە مجاهدەی زۆر گەورە بکە هەتاوەکو نفسی ڕامەکە لەسەر تاعەت و دینداری، و هەروەها پێویست ئەکە معاتەبەی کە سەرزەنشتی کە. ئەفەرمێ مجاهدەکە بریتێ لەوەی کە ئیذا حاسبە نەفسەه، ئەگەر محاسبەی نفسی خۆی کرد ئێوارە سەیری کرد ئەگەر هەندێک لە گوناهەکان کە واجبی کردو لەسەر خۆی نزیکیان نەکەوێت، نزیکی کەوتبوو یان تەمەڵی کردبوو لە هەندێک لە عەبدایەتیەکان و فەزائیل و لە ویردەکانە هەندێکی نەخوێندبوو، ئەبێ تەئدیبی نفسی دابدا، ئەبێ ئەدەبی دابدا. ئەویش ئەوەیە بتەثقیل الأوراد عەلەیها، قورستری کە عەبدایەتیەکان لەسەری، ویردەکان لەسەری، ذیکرەکان لەسەری. هەروەکو لە ئیبن عومەرەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ کە پێشتر باسمان کرد کە نوێژێکی جەماعەتی فەوتا شەوێک بە هەر هەموو شەوەکەی زیندوو کردەوە لە پێناوی خوایە لەبەر ئەوەی جەماعەتێکی فەوتا و عقوبەی نفسی خۆیدا. ئەی ئەگەر نفسی نەیئەتوانی وێردەکان بکە، یارمەتی دەری نەبوو، ئەبێ هەوڵ بدا، بە زۆر هەوڵ بدا، قەدری ئیستیطاعەت چەندێک توانی نفسی ڕامکە لەسەر ئەوە، هەوڵی لەگەڵا بدا، مجاهدەی لەگەڵاکە، ماندووی کە. ئیبن مبارەک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، عەبدوڵڵای کوڕی مبارەکە فەرمێ صالحینی پێش ئێمە نفسیان ئەفەرمێ كانت أنفسهم تواتيهم على الخير عفوا، ئەفەرمێ تواتيهم يعني توافقهم، يعني نفسيان موافقي خيري أكل لقليانا، يعني أولا نفسيان رام كردبو چۆن ئەمان پەلاماری خەیریان ئەدا، ئەویش بە هەمان شێواز زۆر بە خۆشحاڵیەوە نفسیشی هەوڵی ئەوەی ئەدا ڕام بوو لەسەر ئەوەی کە خەیر جێبەجێ بکە و هاوکاری ئەکرد لەسەر خەیر. ئەفەرمێ بەڵام نفسی ئێمە هاوکاریمان ناکە، پاڵمان پێوە نانێ بەرەو چاکەکاری ئیلا بە زۆر نەبێ، کەوابوو ئەبێ بە زۆر نفسمان وەها لێ بکەین لەسەر تاعەت ڕای بێنین. یەکێک لەو شتانەی کە زۆر کاریگەری هەیە لەسەر نفسی ئینسان کە بەرەو چاکەکاری بێ، مجاهدەکە زیاتر خۆی ماندووکە ئەخباری صالحینە، پیاوە گەورەکان کە ئینسان چێتە خزمەتیان چه جهد و جیهادێکیان کردووە لە پێناوی پەروەردەی نفس و دروستبوونیانە و کامڵبوونیانە، ئینسان هیممەتی بەرز ئەبێتەوە. ئەفەرمێ پێویستە ئیقتیدا بە ئەفعال و کردەوەی ئەوان بکەین. ئەفەرمێ هەندێکیان فەرمویانە کاتێک کە زەمانێکمان بەسەر ئەهات بێتاقەتە بوون لە عەبدایەتی، بەس سەیری دەموچاوی محەممەدی کوڕی واسعمان بکردە، یەکێکی لە عابیدە گەورەکان. ئەفەرمێ هانێکی زۆر گەورەی ئەداین، سەیری ئیجتیهادی ئەومانە کرد، پاڵی پێوە ئەنان ئەو چۆن عیبادەتەکە ئێمەش زیاتر بکەین. ئەڵێ هەندێک جار تەنها سیرکردنێکی ئەو لە عەبدایەتی و تاعەتە مانگێک هەفتەیەک هاوکاری ئێمە ئەکرد لەسەر ئەوەی کە ئێمە عەبدایەتی و تاعەتی ڕەب العالەمین بە چاکی بە گورج و گۆڵی بکەین. عامری کوڕی عەبدی قەیس ئەفەرمێ کاتێک کە نوێژی ئەکرد ڕۆژانە 1000 ڕەکەعات نوێژی ئەکرد. تەبەن ئێمە دوو نوێژمان هەیە عەزیزانم، نوێژێکمان هەیە پێوتێ الصلاة المطلق یا النوافل المطلقة،
ئەو نەوافلانەی ئەو سونەتانەی کە مطلقن هیچ قەیدێکیان نییە. بنمونە تۆ نوێژی زوحا ئەەکەی ئەوە ڕەکعاتەکانی دیارە، پێش نیوەڕۆ دیارە، دوای نیوەڕۆ دیارە، مەسەلەن پێش عەسر دیارە، دوای مەغریب دیارە. نا سونەتێکمانەیە پێوتێ سونەتی مطلق کە لەم زەمانە ئێمە تەرکمان کردووە. ئەویش ئەوەیە ئینسان چەندێ پێی کرا با هیچ سەبەبێکیش نەوێ، مطلق یعنی ڕوت هیچ سەبەبێک نییە، هەڵەسی دوورکات لە پێناوی خۆیان نوێژێک. ئەمە لە سونە نەواریدە. بۆیە ئەفەرمێ کاتی جومعان یەکێک لەو سونەتانەی ئینسان جێبەجێکە لە مانەوەی لە مزگەوتە بریتێ لە سونەنی مطلقە، بێن نوێژی خۆی بکە، دوو ڕکاتەکە، دە ڕکاتەکە، هەزار ڕکعاتەکە. بۆیە مەسەڵەن لە شەو نوێژە سێرەکەی دیاری کراوە بە 11 ڕکعات، بەڵام ئینسان ئەخوێنێتەوە حیاتی ئەو گەورە پیاوانە هەیە 100 ڕکعاتی کردو، هەیە 200 کردو، هەیە 300 کردو. هۆکارەکەی چییە؟ یعنی ئەو چ سونەتێکە کردویانە؟ ئەو پێوتێ سونەتی مطلق. سونەتی مطلق قەت شمولی بدعە و سونە ناکە، دروستە بە هەموو شێوازێکە بکرێ. هەر چۆن ذیکری مطلق شمولی بدعە و سونە ناکە، سونەتی مطلق لە نوێژەکانیشە بە هەمان شێوازە، لە ڕۆژوشە بە هەمان شێوازە. بنمونە کەسێک ئەیکاتە عادەتی خۆی ڕۆژ ناڕۆژێ بە ڕۆژوە بێ، کەسێک تر ئەیکاتە عادەتی خۆی خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو کەیفیەتەی نەکردووە، کەسێک تر ئەیکاتە عادەتی خۆی 2 شەمان و 3 شەمان و 4 شەمان و 5 شەمان بەسەرێکەوە بە ڕۆژوە بێ. دروستە، هیچ ئیشکالێتێکیان ناچتە بای بدعەتەوە. ذکرەکانیش ئاوایە، مەسەلەن کەسێک دائنیشێ 10,000 سەڵەوات لە دیداری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەدا. خۆ ئەم 10,000 سەڵەواتە نە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی کردووە وتبێتی، نە هیچ کەسێکیش با بڵێن گێڕاوێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاوهای کردبێ. بەڵام ئەمە ئەچێتە بابی چییە؟ بابی ئەذکاری مطلقەوە. دروستە ئینسان چەندێ بکە و چۆن بکە. بۆیە فەرمێ عامری کوڕی عەبدی قەیس یەکێک لە ئیشەکانی ئەو بۆ ڕۆژانە 1000 ڕکعات نوێژی جێبەجێ ئەکرد، واتە 500 ڕکعاتی نوێژ جێبەجێ ئەکرد لە سونەنی مطلقە. ئەسوەدی کوڕی یەزید ئەفەرمێ ئەوەندە بە ڕۆژوو ئەبوو هەتاوەکو دەموچاوی سەوز و زەرد هەڵئەگەڕا، تەواو ئەوت ها نامێنێ، ئەوەندە لە سەرێک بە ڕۆژوو ئەبوو. هەتا خولەفای ڕاشیدین، سەیدەتنا عائیشە دایکی ئیمانداران، هەموو ئەمانە کاتێک پێشەوەی وەفاتکەن هەموو حیاتیان ئیتر بە ڕۆژوو ئەبوون، إلا جەژنان نەبێ کە حرامەتیە بە ڕۆژوو بی، هەموو کاتەکان. خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لم يصوم الدهر كله، نهاتوە هەموو ساڵ بە ڕۆژوو بێ، بەڵام سێرەکەی سەیدنا ئەبوبەکر، سەیدنا عومەر، سەیدنا عوثمان، سەیدنا عەلی، سەیدەتنا عائیشە، هەموو ئەمانە، حەفسە ڕەزا و ڕەحمەتی خوای لە ئاخری عومریانە هەموو حیاتیان بە ڕۆژوو گرتن بەسەرەبەر هەموو ڕۆژەکان، إلا ڕۆژانی جەژن نەبێ. بۆیە ئەمانە ئەفەرمێ ئەسوەدی کوڕی یەزید ئەوەندە بە ڕۆژوو ئەبوو هەتاوەکو ڕەنگی سەوز و زەرد هەڵئەگەڕا. مەسروق ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ کە لە تابعین ئەوە یەکێک لە مفەسرین کە تەفسیر لێوە نەقڵە کرێ لە تابعین، ئەفەرمێ حەجێکی کرد لە هەموو حەجەکەیە تا گەڕاوە نەخەوت، إلا هەندێک جار لە سوجدا خەوی لێ ئەکەوت، ئەگەر ناخەوی نەبوو. طبعا ئیمامی غەزالی فەلسەفەی کتابەتی خۆی هەیە لە خەوە، ئەفەرمێ خەو و خواردن هەردووکیان عورفی ئینسان، ئەکرێ ئینسان وردە وردە بە مجاهدە زاڵ بێ بەسەر ئەوەیە کە نەخوا، زاڵ بێ بەسەر ئەوەیە کە نەخەوێ، إلا قلەتێکی کەم نەبێ ئەوەی کە لاشە خۆی حاجەی پێیەتی لە حەزاتێک. طبعا نوعاس لە خەوە نوچکە با بڵێن کە ئینسان بە حاڵ خەوی لێ ئەکەوە خەبەری ئەبێتەوە، هێزێکی زۆر گەورە بە ئینسانەدا. حتا ئەصحاب رب العالمین فەزلی لەگەڵا کردن، يعني خەوە نوچکەیەک بوو بە سەبەبی نەسرەتیان لە جیهاد و مەیدانی جیهاد و قتالە، وی ئەو خەوە نوچکە هێز ئەداتەوە بە ئینسان، بە هێزی ئەکاتەوە. هەندێک جار ئینسان کە زۆر زۆر بێتاقەتە سەیرەکەی کەمێک خەوی لێ ئەکەوێت، دوای سەعاتێ دوای ئەوە هێزی تێ ئەکەوێت، بەس خۆ ئەگەر ئەمە تەمرینی لەسەرکەی زیاتریکەی زیاتر ئەبێ، حاڵەتەکە وای لێ ئینسان کەمێک لە کاتەکانی بە خەوە سەرفەکە، کاتەکانی تری لە تاعەت و لە عەبدایەتی و دینداریە. بۆیە ئەفەرمێ مەسروق کاتێک کە چوو بۆ حەج بە چ دڵێکەوە بێ ڕۆشت بێ، ئەفەرمێ فەما نامە إلا ساجدا. داودی طائی ئەفەرمێ کانە یەشرب الفتیتە مەکان الخبز. طبعا فتیت واتە نانی وردکرا و نانی هاڕا و کە لەگەڵ زەیتا تێکەڵ ئەکرا، زەیتی زەیتونە، وەکو شۆربایەکی زەیتی زەیتونی لێ ئەهات. ئەفەرمێ ئەمەی ئەخوارد مەکان الخبز، قەت نانی نەئەخوارد، ئەوەی ئەخوارد. لا ئەفەرمێ کاتێککە کەوچکێکی لەم ئەخوارد یا تۆزێکی هەڵ ئەقوڕان لەم نانە 50 ئاەت قورئانی خوێن، ئینجا تیکەی دووهەمی ئەنە، 50 ئاەت قورئانی خوێن، ئینجا تیکەی دووهەمی ئەنە. ئەفەرمێ وەیەقرأ بەینەهما 50 ئاية، 50 ئاەت لە قورئانی پیرۆزی ئەخوێن، ئینجا تیکەی دووهەمی ئەنە. وەکانە کورز بن وەبڕە
يختم كل يوم 3 ختمات كرزي كري وبراء قرآني أو ندى جوان روان بو أفرمي همون روجك 3 ختمي قرآني بيروزي أكد عمري كري عبد العزيز وفتحي موصلي لهردو كان والروايات كراوة أو ندى قرياب فرميسك لشاويان أهات هند جار كمك سوري لشاويان أهات دروكو خين بويا مشهور بويك فتحي موصلي لقال عمري كري عبد العزيز كان يبكيان الدم أفرمي هند لقدماء الروايات كراوة لحياتي أنا ك نزيكي تشلكس أم الروايتين لي وكراوة كنيجي بيانيان هميشه بچی وكردو بدزنج عيشا وكردو واتشوكي بكامل نخوتون وجاور أبو محمد الحريري سنة فلم ينم ولم يتكلم أفرمي هندي للصالحين لقال أبو محمد حريري أبون أفرمي لما ويصالك نيان بيني بخوي نيان بيني هيج قصيبك يك كلمة لزماني بغير أذكار بالي بهيج بال پشتێک و نەدا و قاچی بە هیچ شێوازێ ڕانەکێشە ئەفەرمێ ئەو بەکری کەتانی پرسیاری لێکردوتی بۆ بەچی ئەتوانی ئەمە بکەی فەرمووی ئەگەر باڵتین دڕازگۆ بێ لەگەڵ خوایە علمێکەوە لە باڵتینما دامەزراوە هاوکاریم ئەکا کە زاهیر و پشتم تند بێ بە ئاشکرا ئەبم کەیفێت و ئەبم شێوازە بم زەحلەی عابیدە ئافرەتێ بوو وتیان کورە ئەگەر لە نەفسی خۆ بێ تۆزێ لەگەڵ یا هێواش بجۆڵێرەوە خەریکە نەفس ئەفەوتێنی فەرمووی کورە ئەم ڕۆژانە ڕۆژانی فریاکەوتنە بێ فریاکەوی بەخوا هەرچ کەس ئەم ڕۆی لە دەست دەرچوو بەیانی بۆی تەعویز نابێتەوە کورە ئەی براکانم ئاگاتان لێبێ واللهی حتاوەکو ئەم ئێسقان و ئەم گۆشت و جسمم هەڵم گرێ هەتا هەڵم گرێ من نوێژەکان جێبەجێ ئەەکەم بۆ خوا هەتاوەکو ئەو ڕۆژەی لە حیاتەمە من بە ڕۆژوو ئەبم بۆ خوا ولا أبكينا ما حملت الماء عينايا ما حملت الماء عينايا أفرمي وأوان دا أقريم حتى وكو تشاوكانم آويان تيابي هر أقريم لبيناي خواي قوريا داي كاتك إنسان سيري سيري أم قوم أكا سيري باخو بستاني مجاهدة وما ندبوني أمبيا وقورانا أكا الله أقر أتوي زياتر لما حالي بي ابن جوزي أفرمي صاحبي منهاج المقاصدين الله برو سيري كتابي صفة الصفوة كتابي صفة الصفوة كتابێکی سێبەرگیە هەمووی لە بابەتی ڕۆحیە نووسراوە ئەیوێ باسی ئەو کەسانەوە بکە کە زۆر هەڵبژێراون ئەخلاق و ڕەوشتیان چۆن بۆ صفاتیان چۆن بۆ لەو کتێبە ئیبن جەوزی ئەفەرمە سەیری کتێبەکەم کە بە درێژی ئەخباری هەموو قەوم هەموو عابیدات لە ئافرەتان لە پیاوان هەموویانم باس کردووە بە درێژی بچۆ بگەڕێەوە سەر ئەو کتێبە بە توڵ و تەفسیل هەموو بەشەکانم تیا باس کردووە کەوا بۆ ئێمە پێویستمان بە مجاهدە هەیە حياتي أم بيوانا بال بأم وأمان وكو يوم مروف بون توانيان هنگاويكي زور قورا بنين لطاعة وعبدايتيا لو تشي لم زماني تمالي إما هندي لمشتانا بلين والله زور زحمة إنسان أماني بيا بكري بلام إنسان زور قورا مجاهدة إنسان زور عظيمة تصور كان إما أونده هزمان تيا جاري وهي بو ملرزيق الرؤى دا نقيشتو تدقيقة إما بس ساعاتي ناتوين بيجارينو جاري وهي كسيك بتشاركي إيشكاني ئەو شتانەی کە بینیەتی و حادیسەکان بۆ چونکە هێزێکی معنەوی لە تۆیە هەیە ئەگەر بەگەڕی بخەی زۆر ئیشی گەورە ئەکە بەڵام تر تەمەڵی کوشتوێتی ئەو نەفسە بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەتوانێت کاری زۆر زۆر گەورە بکە ئەتوانێت تەمرینی زۆر گەورە لەسەر نەفسی بکە ئەتوانێت مجاهدەی زۆر گەورە بکە جوهد و جیهاد کە لەگەڵ نەفسی خۆیان حتاوەکو ڕێکی ئەخاتەوە ئەیباتە قاڵبی ئەم پیاوە بەرزانە دەی پێویستی نەفس کۆتا مەقامی شەشەم پێویستی بەوەیە کە معاتەبەیکی عتابي بدي سرزنشتي كي سركوني كي باشا أبو بكر الصديق رضا ورحمتي خوي لي بأفرميه هر كسيك رقي لنفسي خوي بو لبيناوي خوايا للروجي توري خوايا آمن أبي أو نفسه خوا رزقاري أكا أو نفسه أبي قرسي أمرو تورب لنفسي خود بوي الروجي توري خوا بسر نفسي تويا النبي أنس رضا ورحمتي خوي لي بأفرميه يوم لعمر كوري خطاب رضا و رحمتی خوای لێ بێت چوو لە ناو بێستانەکەیە دیوارێ لە بینمان نابوو گوێم لێ بوو سەرکۆنەی نەفسی خۆی ئەکرد ئۆ عومەری کوڕی خەتاب پێتەڵێن ئەمیری ئیمانداران بەخ چەند جوان پێ دەڵێن والله ئەی عومەر ئەبێ تەقوای خوات هەبێت زۆر لە خوا بترسی والله ئەگەر لە خوا نەترسی و زۆر لە عومەر عەزابێکی زۆر قرس و بە شیدەتت ئەدا أفرمي عمري كل خطأ أماني لبر خويا أود أنس أفرمي جوم لبو أواي أفرمو واختاري كوري حارثة أفرمي
چوومە لای عابیدێک سێرەکەم ئاگرێکی داناوە و معاتبەی نفسی خۆی ئەکا و دەستی نزیکاتەوە لە ئاگرەکە و دووری ئەخاتەوە ئەی نەفس تۆ بەرگەی ئاگری دنیا ناگری چۆن بەرگەی ئاگری قیامەت و بەرگەی ئاگری ڕەحمەتی خوا ناگری چۆن بەرگەی ئاگری غەزەبی خوا ئەگری ئەم ئاگری ئێرە ئاگری ڕەحمەتی خوایە بەخوا ئاگری ئەو لە ئاگری غەزەب و تووڕەیی خوایە ئەفەرمێ ئەوەندە معاتبەی نفسی خۆی کرد و لەسەر نفسی خۆی و ئەشکاوە بەسەر نفسی خۆیە حتا ماتا تاوەکو وەفاتی کرد بەو حاڵەوە هەندێک لە صالحین کاتێککە باسی صالحی تریان بۆ کردووە وتیان فەئوف لی وەتەف فەرمویانە ئەی تف لەم ژیانەی ئێمە و ئەم ئۆف بۆ ئەم حیاتی ئێمە صالحین چۆن کاریان کردو ئێمە چۆنمان کردووە چیمان کردووە ئەفەرمێ ئیمامی غەزالی دەی بزانە گەورەترین دوژمنی تۆ نفسی خۆت لە بینی ئەسخانەکانی خۆتە ئەگوزەرێ دەی ئەو نفسەی تۆ ئەمارە بالسوءە بەردەوام فەرمانە پێ ئەکا بە خراپە مەیالەتون إلى الشر بەردەوام مەیلی بۆ شەڕ و خراپە هەیە دەی تۆش ئەمرە پێ کراوە بەوەی کە ڕێکی کەیتەوە تەسکیەی کەی بیگریتەوە چۆن مناڵێک لە شیر ئەبڕیتەوە ئاوا بیبڕیتەوە لە مەوارید و لە سەرچاوەکانی شەڕ و خراپەکاری بەخوا ئەگەر بێت و بە زنجیری قهر و غەزەب نەیبەسیتەوە لە عیبادەتی خوایە ئیهمالی بکەی بەخوا سەرکەشی ئەکە بەخوا چۆن وڵاغێک سەرکەشی ئەکە و گوێ ناداتێ ئەو نەفسەی تۆش ئاوە سەرکەشی ئەکە هیچ گوێت ناداتێ ئەگەر فریای نەکەوی تەوبیخی نەکەی نابێتە مطمئنە بەرز نابێتەوە نابێتە لەوامە نابێتە مطمئنە ئەبێت سەرکۆنەی زۆر زۆرکەی نەکەی هیچ کاتێ فەرامۆشی کە هەمیشە بیری بخەرەوە لەگەڵ نفسی خۆتا دابنیشە ئەی نەفس خەریکی چیت کردووە ڕۆژگار بەچی بەسەر ئەبەی کاتەکانە بەچی ئەگوزەرێنی ئەم کەلیماتانە هەمیشە بیری نفست بخەرەوە بیری خەرەوە جەهلی نفست چەندێکە گێژێتی نفست چەندێکە هاواری لێکە هۆ نەفس چەندێ جاهلی کورە زیرەکی و فەتینەی تۆ ڕاتە کێشێ بۆ ئەوەی باشترین کەسبی خەڵک ئاوا ئەکە کەچی تۆ بەرەو تەمەڵی ئەڕۆی زیرەکیەکەت لە خراپیا بەکارێنی ئەی نازانی ئەم نەفسە یا بەرەو ئاگر ئەڕوا یا بەرەو بەهەشت چۆن ئەتوانێت لە هووکە و چۆن ئەتوانێت خۆی بە خراپەوە مەشغوڵکە ئایا چۆن بەرەو کامیان ئەڕۆی هێشتا ئەمین نیت دەی ئاگات لێبێ ئەمڕۆ یا بەیانی تۆ ئیختیطاف کراوی فڕێنراوی مردن ئەتفڕێنێ بەخوا ئەوەی کە چاوەڕێیەکەی زۆر نزیکە بەبێ مەوعید تەقە لە دەرگا ئەدا کە مردنە کاتی ئەزانی چاو ئەەکەیتەوە تەسەوەر ناکی بەخوا جاری وایە سوژدەی یەکەمە بێ سوژدەی دووەمە پێ نابرێتەوە بەغدەتەن مردن هاتووە بەخوا جاری وایە هەنگاوی یەکەم ئەنەی ئەی هاوار چەند ئامالی گەورە گەورەت هەیە بۆ دنیا هەنگاوی دووهەمت نەناوە کۆتاییت پێ هاتووە دەی بزانە هەموو ئەو شتێک کە دێ زۆر نزیکە بەخوا مردن لە کتوپڕێکا دێت چاوەڕێی عمرت ناکە بە عمرت گەورە ببێ زۆر کەسمان بینی مناڵ بوو لاو بوو گەنج بوو هەمووی لە ڕێیا وەفاتی کرد هەمووی تەواو بوو دەی ئەی نەفس ئاگات لێبێ مردن فوجئە و کتوپڕ دێ نەخۆشی کتوپڕ دێ بەخوا هەموو جارێک وا تەسەور نەکەی کە تۆ ئیستعداد وەرئەگری بۆ بەڵاو موسیبەت بەڵام موسیبەت لە کتوپڕێکا ڕووتی ئەکەن خۆشت نازانی چۆن و بەرەو کوێ ئەی بۆچی خۆت ئامادە نەکردووە بۆ ئیستعدادت نەکردووە بۆ مردنێک کە زۆر لێتەوە نزیکە بەخوا هەموو بەیانەکەیتە دەرەوە بە تەمامە بگەڕێیتەوە هەموو خەوێکە ئەخەوی بە تەمامە بە خەبەرت بێتەوە ئەی هاوار ئەی نەفس بۆچی مەعسیەتی خواکە چی وای لێ کردی کە جەریء بی مەعسیەتی خوا بکەی ئایا اعتقادە ئاوایە کە خوا نادبینێ دەخۆوە کوفرە ئەگەر اعتقادە وا بێ خوا ناوبین چکە حتمەن ڕەب العالەمین ئاگای لێت ئەی ئاگات لێیە کە خوا ئەدبینێت و علمیشە بەمە هەیە و هەر خەریکی گوناهکاریشە بی فما أشد رقاعتك رقاعة بمعنى حماقت دي يعني أي هاوار چەند ئەحمەقی جا حماقت لە چیشە لە شتێکە کە حیایتیا کەم بێ يعني کەم حیای و ئەحمەق و کەم حیای ئەی نەفس ئەی هاوار حیا و چەند کەم بۆتەوە ئایا ئەتوانی لە بەردەم عەزابی خۆیە خۆت ڕاگری ئاوا گوێ نادەیتێ و گوناهەکەی دەی وەرە یەک سەعات لە شوێنێکی گەرما دابنیشە لە حەمامێکی زۆر گەرما دابنیشە وەرە پەنجەیەکت بخەرە ناو ئاگرەوە بزانە تەحمل ئەکە ئەی باشە چی وای لێ کردووی ئەو حوبی شەهەوات و بەردەوام لەگەڵ شەهەوات و ژیان لەگەڵ شەهەواتە ژیان بەسەر ئەبەی بۆچی خۆت ڕاناگری فاطلبي الشهوات الباقية الصافية عن الكدر كور أم شهوات توزي إيرتشيا ئاگات لێبێ شەهەواتی زۆر گەورەی باقی دەوام کە زۆر سافیە و هیچ کەدەرێکی تیان نییە ئاگات لەوێ بێت لەوێ
بەخوا جاری وا هەیە یەک ئەکلەی بچووک یەک لوقمەی حرام لێرە هەرچی لوقماتی جوان جوانی ناو بەهەشتە لە تۆ ئەکە. تۆ چی ئەڵێ بە کەسێکی نەخۆش؟ ئەگەر نەخۆشێک پێی بڵێن عملیاتێکی کراوە دکتۆر پێی ئەڵێ 3 ڕۆژ نان مەخۆ، ئەگەر ئەم 3 ڕۆژە نان بخۆی هەتا تۆ بە ئازار و بە ئیلتیاباتەوە ئەناڵێنی. ئەگەر 3 ڕۆژ ئاو نەخۆیتەوە مەسەلەن هەتا ئیتر بۆ خۆت ئاو بخۆرەوە هەتا لە ژیانە هیچ کێشەت نابێ. تخوا کەسی عاقڵ هەیە بۆ 3 ڕۆژەکە بڵێ وەڵا هەر ئاوە خۆمەوە کورە من چۆن نەتوانم بەبێ ئاو بژیم؟ ئەفەرمێ وەڵڵاهی دنیا و ئاخرەت ئاو هەیە. چەند ڕۆژێکی کەم چەند ساتێکی کەم ئەم چەند ساتەکەمە لەبەر خاتری خوا جەل جەلالوه خۆت بگرەرەوە، ئوکولاتی ئێرە بگرەرەوە، شڕوباتی ئێرە بگرەرەوە، شەهەواتی ئێرە بگرەرەوە. هەموو ئەم ژیانەی تۆ ئەکاتە 3 ڕۆژ چەندێک ئەکا. بەخوا کاتێک کە مردی تەسەور ناکەی چەند کەم ژیاوی، هەر هەست ناکەی. عمرەکان هەمووی مەحدودە. جاری وایە پەپولەیەک تەنها ڕۆژێک ئەژی لە عمریە کۆتا ئەبێ. هەندێک لە ڤایرۆسەکان چەند سەعاتێک ئەژی کۆتایان پێ. هەندێک لە با بڵێن ئاژەڵەکان 2 ڕۆژ 3 ڕۆژ عمریان هەیە و تەواو ئەبن. ئەی باشە ئێمە چەندێک ئەژین؟ تەسەورکەن لەوە ئەچێ ئێستا بینە پێشاوی خۆت بێنە پێشاوی خۆت عمری درێژی ئادەم ئەگەر بیان وتای ئەوەندە وەکو پەپولە چۆن ئەوە ئێمەڵێن سەعاتێ 2 سەعاتێ ژیان بەسەر ئەبا یان مێرولەیە کە باڵپەیە ئەکا چەند سەعاتێ ڕایی ئەکا ئەویش ئاوا لە پێشچاوێتی. ئەڵێ عمرە کەمەی ئەمانە 70 ساڵ چییە؟ 6 ساڵ چییە؟ 100 ساڵ چییە؟ یعنی ئەوەندە بچوو بیرکەوە لە عمری سیدنا نوح ئەبێت چی بە ئێمە وتبێ؟ یعنی ئەگەر ئێمە بیرکەنەوە 950 ساڵ بەس بانخوازی کرد بێ عمری خۆی چەنێ بوو. دەی ئەم عمرە کەمە فانیە کاتی ئێرە بۆ 3 ڕۆژی بچووک کە چەند شتێ لە خۆت منعەکەی عمری هەتایی ژیانی هەتایی ناو بەهەشت لەبەر خاتری ئەم 3 ڕۆژە ئەفەوتێنی. تخوا کەسی عاقڵ ئاواکە. هەومان بۆ کەسە نەخۆشەکە ئەو بخواتەوە ئەڵێن بەخوا بێعەقڵە بەگوێی دکتۆرەکەی ناکە. ئەی بەگوێی حەکیمی حەکیمان ڕەب العالەمین خاوەنی ئەرز و سەماوات کە ئەمری پێکردوین ئاگامان لێرە بێ بەم لەهو لەعبەی دنیا نەخەڵەتین ئەوێت چاوەڕێمانەکە ئەبێت چی بڵێن و چۆن ببین. هەموو ئەوەی کە لێرە ژیان گوزەر ئەکەین پێشتانێکی زۆر کەمە، زۆر بە سەریعی لە دەستمان دەرئەچێ. دەی بەخوا ئەم کەلیماتانە ئیمامی غەزالی فەرمێ چەند جار بەسەر خۆتا بێڵێرەوە ئەگەر نەفست نەگریە چاوەکانت نەگریە بۆ ئەم کەلیماتانە هۆشت نەکردەوە بە زۆر بگریە بۆ سەر ئەو چاوانەی کەوا بەحری فرمێسکیان وشک بووە دەریای پڕئاویان بێ ئاو بووە و غەفڵەت چاوی داپۆشیوی دڵی داپۆشیوی. خوای گیان ئێمەی گونەهباری خەجاڵەتبار هاتوێنتە بەردەم دیوانی تۆ لە خزمەت کتێبی دانایان و زانایانی گەورەیە ئەمانەوێت تەسکیە و تربیەی نەفسی خۆمان بکەین. یا ئیلاهی بە ڕەحمەت و کەڕەمی خۆت تربیەتی نەفسماندا بدە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان بۆ یەک چرکە ساد مەمان دەرەدەسی خۆمان تۆ خۆت پەروەردەی نەفسمان کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای هێزمان بدەرێ بەرامبەر بە گوناهەکان خۆمان ڕاگرین. خوای زاڵمان کە بەسەر نەفسی خۆمانە یا ئەکرەم الئەکرەمین. خوای ئێمە لە زەمەنی شوبهە و شەهەواتە ئەژین یا ئیلاهی زاڵمان کە بەسەر نەفسی خۆمانە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە داوال لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە یا ڕەب العالەمین. خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە گەورەی خۆت هەرچی گرفتێکمان هەیە بۆمان چارەسەر کە هەرچی پێویستێکمان هەیە بۆمان دابین کە یا ئیلاهی تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە زۆر هەژار یا ئەکرەم الئەکرەمین. بەخوای ئێمە ناتوانین داوا لە کەس بکەین ئیلا لە تۆ نەبێ یا ئەکرەم الئەکرەمین. تۆ خۆت سەرپەرشتی کارەکانمان کە تۆ خودمان پارێزە یا ڕەب العالەمین. خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە گەورەی و کەڕەمی خۆت بە ڕەحمەت و بەزەی خۆت. خوای ئیمانمان دامەزراوکە خوای ئیمانمان دامەزراوکە خوای ئیمانمان دامەزراوکە خوای لەم دنیا دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ. خوای پەنا ئەگرین بە تۆ لە غەفڵەت خوای پەنا ئەگرین بە تۆ لە شەهوەت خوای پەنا ئەگرین بە تۆ لە کوفر و نیفاق پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور پەنا ئەگرین بە تۆ لە عوجب. خوای داوال لێ ئەکەین ڕاستمان کەرەوە بۆ خۆت یا ڕەب العالەمین صادقمان کە بۆ خۆت یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە سڵاوی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم
خوای یەک ناومان لە خزمەتیا بێنە بمان گێڕە لەو عەبدانەی ئەو خۆشەویستەمان دڵیان پێ خۆشەکە یا رب العالمین خوای تۆ لێمان ڕازی بە خوای لێمان ڕازی بە خوای لێمان ڕازی بە یا ربی خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی براو خوشەکانمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە یا ربی خوای لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە لە گوناهی دراوسێکانمان ببورە لە گوناهی هەر کەسێ مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببورە یا ربی خوای داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت هەر کەس هەڵەیەکی بەرامبەرمان کردو خوای لە گوناهی ببورە هەڵەمان بەرامبەر بە هەر کەس کردو خوای لە گوناهی ببورە یا ربی خوای لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببورە یا ربی خوای لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببورە یا ربی خوای گیان داوات لێ ئەەکەین گوناهێ لەمەوە پێش کردومان عەفومان کە گوناهێ لەمەوە دوعایکەین فریای تەوبە ناکەین لەسەری خوای تۆ بەخشندەی عەفومان کە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي يقول لقناهي من شوء وجبوري خوي من قبولكم